ساڵانێکە لەیانەکانی عراق دەتوانیان یاری دەکەیت ئەمساڵ بۆ یانەی دیالە یاری دەکەیت چۆن بووە ئەو یانەیە هەڵبژار دووەروە گرێبەستی ترت هەبووکەوە بیری لێ بکەوە بەڵێ وەکو پارساڵ کە من لە یانە گەرمە بووم لەوێ فرسەتی یاریکردن کەم بوو نەمتوانی مثلەن فرسەی تەوا وەربگرم ئەوان حەزیان هەبوو بمانەوە بمێنم لەگەڵ یانیان بەڵام فرسە کەم دیار بوو یاریکردن هەربژارتنی یانەی دیالە بوو ئەوە دەهات کە ئەم ساڵ زیاتر فرسە یاری پێم بدرێ دەتوانین بڵێن لە دیالە ئەو دەرفەتێ بۆ دروست دەبێت ئینشاءالله ئەم ساڵ ینی وەک پێت گوتم دەرفەت یاریکردن زیاتر دەبێت ئینشاءالله یانەکانی کوردستان گرێبەستیان نەخێر هیچ شتێکی فەرمی نەبوو ئەی یانەکانی کە هەبوو یەک دوو سێ یانێک هەبوو براون بەس لێرە ڕژدر بوو لەسەر ئەو شتە لەگەڵ گەرمە نەدەتوانی بەردەوام بی لەبەر دەتوانین بەردەوام بم ئەوان حەزیان لێ بوو بەڵام فرسە یاریکردن کەم بوو لەوێ